تشکی بە خێناتی کەناڵەکەتانەکەین ئێمە وەکو کارمەندانی پترۆدۆلار ئەمڕۆ هاتوونە گربوونەوەکمان لێرە کردووە ئیتر داواکاری سەرەکیمان ئەوەیەکەوە یعنی شتێکمان بۆ بکەن ئێمە نزیکەی 3 بۆ 4 ساڵ خزمەتمانێ لە دایرەکانە بەڵێ ئیتر ئەم گردبوونەیەمان کردو ئەمانەوێ بەدەنگمانەوە بێن و شتێکمان بۆ بکەن بەڵێ ئێمە نهایەتی تقریبا کۆتایی 2015 بوو ئیتر ئەو کاتە بەهۆی داعش و بەبیانی و داعش و بەبیانەوەی نەوت دابەزیوە ئێمە ناردەوە بە ماڵەوە ئیتر نزیکەی 6,000 مۆزەفە بووین ئەو کاتە ئیتر نێردراونەوە بە ماڵەوە و هیچمان بۆ نەکراوە تا ئێستا نزیکەی 4 ساڵ خزمەتشمانەیە عقدمان بکەن یان تەعین 4 ساڵ خدمەمان هەیە لە هەموو دەوائرەکان فستا 2015 ئێمە دانیشتوینە لە ماڵ بزانە چەند ساڵ ئێمە لە عمرمان شۆی گەورەش بووین یعنی ئەمانە هەمووی نقطەیە بۆمان ئێستا کێ ئێمە تەعینەکە ئەوە ینی گەورە بووین لە عمر چی بکەین ئێستا ئێمە ئەمانەوە یان عقد یان تەعینە یان شتێ بکەم بۆمان حەلێ بکەم بۆمان هەرەوەن ئێمە طالبمان ئێمە کێشەمان ئێمە گرێبەستی $10 بووین لەسەر بجێ $10 لەم شارە لە 2011 لە ئیدارەی پێشووی کەرکووک لەناو فەرمانەکانی کەرکوو داوامانەکرد لە هەموو فەرمانەکان بە گرێبەست $10 بووین لە دوای شەڕی داعشەوە گرێبەستەکانمان پوچەڵ کرایەوە هیچی نەما ئێستا شەم ئیدارە پێشووی سەبر ئیدارە تازە هاتووە خەڵک ترە گەڕێنێتەوە نەفەر ترە گەڕێنێتەوە کە ناویان لەگەڵ ئێمە نەبووە ئێمە لە 2011 تا 2016 داوامان کرد ساڵێ بێ موچە داوامان کرد کەچی سێشت مافێکمان نماوە نەفەر تازە تەعینە بێ و یەکەنە عقد $10 و یەکەنە وزاری ئێمە هیچ مافێکمان نماوە لێی بۆیە داواکەین لە ئیدارەی کەرکووک لە بەرپرسەکان بێنە جواب لەسەر و کێشەی ئێمە ئێمڕۆژ خۆ پیشاندانمان کردووەمە دووەم جارە یەکەم جار هیچ بەڵێن تەنها بەڵێنیاندا بە پارێزگا و بە پرسەکانی کەرکووک تەنها بەس بەڵێن بوو هیچ شتێکان نێنانی بۆ ئەم جارەوە دووەم جارە دینە جادا و هەڵوێست سرشمانە بێ ئینشاڵڵا